چوارچوەی هەمانگی زیاتر لە 180 واژویان کۆ کردوتەوە هەفتەی داهاتوو وەکو خۆیان دەڵێن دانیشتنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست پێ دەکاتەوە. یەکەمین کاریشیان یەکلایکردنەوەی پرسی سەر و کۆمار و دواتر هەنگاونانە بۆ پێکێنانی حکومەتی نوێ عێراق. لە هیچ کەسێک قبول ناکرێت ئەمڕۆ عێراق بەرەو هەڵدێر بڕوات و شەڕی ناوخۆ دروست ببێت. هەر بۆیە لێک تێگەیشتن هەیە بۆ ئەوەی کۆبوونەوەیەکی ئەنجومەنی نوێنەران بکرێت و هەنگاوەکان بەو ئاراستەیەن حکوومەتێک پێک بهێنرێت کە هەموو دەسەڵاتێکی هەبێت بۆ ئەوەی ڕۆڵ ببینێت لە چاکسازیەکاندا. داواش دەکرێت هەر چاکسازیەک لەسەر ڕێڕەوە دەستوریەکان بێت قبول بکرێت. محل قبول وممكنة ولكن ضمن المسارات الدستورية. ئەمە کەسایەتیەکی دیاری نزیکی ڕەوتی سەدرا دەڵێت کاردانەوەکانی بەشێک لە سەرکردەکانی چوارچوەی هەمانگی لە پاش کشانەوەی لایەنگرانی سەدر بەرپرسانە نەبووە و بۆتە هۆی تووڕەکردنی سەدرەکان. التيار الصدري لا أعتقد سيشارك بالحكومة. پێم وانیە ڕەوتی سەدر بەشداری حکومت بکات و کشانەوەی لە خۆپیشاندانەکان هەلێکی دایە برایانی چوارچێوەی هەماهەنگی، بەڵام چوارچێوەی هەماهەنگی ئەم هەلەی نەخۆستەوە بەهۆی ئەوەی بەشێک لە سەرکردەکانیان بەیاننامەیان لە بەرژەوەندی ڕەوشە سیاسەکە نەبوو، جیاواز لە برایانی کورد بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و برایانمان لە سەروەری سوننەکان کە هەڵوێستیان ئارام و هێمنانە بوو. شجعت التيار الصدري. نزیکەی 11 مانگە بەسەر هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق تێپەر دەبێت، بەڵام هێشتا ناکۆکی لایەنەکان بە تایبەتی نێوماڵی شیعەکان ڕێگرە لە پێکێنانی کابینەی نوێی حکوومەت. ناکۆکیەکان بە جۆرێکن کارگەیشتوتە ئەوەی دامەزراوە دەستوری و یاسایەکانیش بەک بخرێن. دوابەدوای کوژانەوەی ئەو ئاگرە و کشانەوەی خۆپشاندەران و شوێنکەوتوانی ڕەوتی سەدر لە گۆڕەپانی خۆپشاندانەکان ئێستا زەمینە لەبارە بۆ ئەوەی پەرلەمان کۆ بێتەوە و هەنگاو بنێ بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەت. بەڵام پرسیارەوەیە ئایا ئەم حکوومەتە دەتوانێت زاڵ بێ بەسەر ئەو کێشە و گرفتانەیە و چاکسازیەکانی ئەنجام بدات؟ بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.